خۆت تشتێک نەخۆری نابخۆێ وەلا گوتنەکەجەمە هەیە ڕاوچی گۆ بۆ نمونە کەسێک شتێکی بێژێ وەڵڵاهی مێکۆنێ عەرەبا بشەوتانە بێجێت برچی مێکۆنێ عەرەبا بشەوتانە چاوا چێ دێ ڕاوچی برچی بێت سپێدە باش ڕۆژ باش گوت مۆرنینگ صباح الخير بونجوا guten Morgen صبح بخير günaydın صباح صباح الخير بخير دبري أوترا تاو دبري أورانكو دبري ورانكو صباح طبعا بخير بجهدار من هجا شوبينرين ما لسر تورا فيسبوك. فيسبوك إسلاف رزق من الروشيا أجي يقول استنى أكيد خلق من النص شو يا كسر روشيا سك راود كراود لا كيك بن بسراني عزيز مان لا راديو روداو بسران من بينران من لا فيسبوك روداو ئەمڕۆژ لەگە کوردستان باسی تەوەرێکی دیکە دەکەین کە ڕۆژانە لەگەڵ خۆماندا ئەم شتە هەیە ڕۆژانە خەڵک بە بەرچاوی دەکەوێت ڕۆژانە هەندێک شتەیە خەڵک دەیبینێ و پێویستی ئەمە ڕۆخسەی لەسەر بکەین ئەتەکێتی قسەکردن و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ کەسانی بەرامبەردا بەڕاستی زۆر گرنگە گولستان ئەتەکێتی قسەکردن لە هەر شوێنێک لە هەر شوێنێکی گشتی لە هەر دام و دەستگایەک لە هەر قوتابخانەیەک لە هەر خوێندنگەیەک لە هەر نەخۆشخانەیەک لە هەر دام و دەستگایەکی ئەهلی گرنگە ئینسان شەواز و مامەڵەکردن لە کەسانی بەرامبەردا گونجاو بێت زۆر خۆشە کەسێک ئیشێکت پێی بێت لە هەر دام و دەستگایەک بێت لە هەر شوێنێکی گشتی بێت تەنانەت لە ناو بازاڕیش کەسێک ئیشت پێی بێت خۆشە بە شێوازێکی جوان پرسیاری لێ بکەی و هەمیش ئەو بەجوانی وەڵامداتەوە چونکو یەکەمین ڕیاکشنە ینی بۆ نمونە سلااوت لێ دەکەم ئەگەر ئەتوش بە هەمان گەرمی و گوڕی وەڵامی سلااوکێ منت نەدا بێگومانە منش دەڵم زۆر خۆشە گولیسان بڕۆم باشتر زۆر جار کە دەچیە دوکانێک باوەڕکە ئەوەندە دڵت خۆشە کەسەکە ئەوەندە مامەڵێت لێگەڵت جوانە بە خێر هاتنت دەکا ئەنی جوان شتەکانت بۆ ڕوون دەکاتەوە دەڵە فلانجل کە ئامایە فلام ئەکسوارات ئاوایە یعنی زۆر خۆشە دڵت پێی خۆش دەبێت ئەگەر تۆ مشتریش نەبی حەزەکە شتێک لەو کەسە بکڕی ئەگەر پارەشت بەنەبێ جاری داهاتوو دەگەڕێەوە لای ژمارەکانی تەلیفۆن بۆ ئەوەی بتوانن بەشداریمان لەگەڵ بکەن گوێ خۆ بدەنێ بۆ بەرنامە ڕاستەوخۆکانی رادیۆ ڕوودا و پەیوەندی بکەن بەم ژمارانەوە 0750 531 0008 0750 531 0009. بینێرامان لە فەیسبووکی ڕوودا و ئێستا بە شێوەیەکی ڕاستە خۆ دەمان بینین کۆمنت لەسەر بابەتەکەمان بنووسن پێشنیارتان چییە و چۆن دەتان هەیە خەڵک کە ڕۆژانە دەچنە شوێنە گەشتەکان چۆن دەتانەوە خەڵک بە جوانی مامەڵەتان لەگەڵ بکە بۆی کە سەرنجی خۆت ڕاکێشە بۆی کە سەرنجی بەرامبەرەکەی ڕاکێشە چەند گرنگە ئێوە کۆمنت بنووسن و بە ڕێگەی هەڵی تەلەفۆنی شۆ پەیوەندیمان پێ بکەن ئێستا گوێتان لە ژمارە تەلەفۆنەکان بۆ ئەس بێژم تو بێژە 075 531 0008 075 531 309 سەرچاوات بخێراتی ئیجابەژێ تەکێت بوو دەمقوت کردنە ئێستا گوتنا خۆتوان کە مەزغەیدین تەلەفۆنمان لەگەڵدایە ئەرەکی بوو دیار لە خەلیفانەوە لەگەڵمانە خەلیفان سپێدە باش بەیانی باش گوت مۆرنینگ بۆنژوا گوت مۆرگان گوتن مۆرگان بەیانی باش دیار بەیانی باش باوڕێزم هەیە بۆ کاکەڕاوچی بەڕاستی بەرنامەکەی زۆر خۆش کردیا زۆر سپاس ئەو گولیستان دەڵێ زۆر سپاس دەکەم پشتیشی لە کامیرە کردووە ینی پێم ناخۆشە دەڵێتن دەست پێ کردەوە گەشتی فڕۆکەخانەکان نزیکی هەفتەیەکی پێویستە پۆرتاڵی ڕوودا پێشکەشم کرد کارمەندی تازە دیسە دووبارە دەبێن بۆ سەر ئیشەکان چیکێت بفڕۆکە کاک دیارە هەم بزانە گولستان چووکە وتت بەرنامەک ڕاوچی بەرنامەکەی خۆش کردو دەوێ مۆزع بگۆڕێ لە چواریانی فڕۆکەخانە و فڕۆکەکەەوە دیارە وتی لە پیاوێکیان پرسی خورمت دەخۆیان مێوش خورمش دلێ ڕاستی زۆر سپاس کاک دیار کاکەوە ئەساسە باسی ئەتیکێتی قسەکردن دەکەین ئەمنت بژگوێ خستۆ باسی ڕاوچی دەکرد کابرا باسی مۆزایك دەکات پەیوەندی بە منەوەتی بۆ هاتێنەوە مۆزایەوە دەبا بڕم کەی پەیوەندیتان تەواو بوو بانگم بکە باشە کاک دیار گیان چیتان هەیە چیت هەیە بۆ
تەوەری ئەمڕۆ بەرنامەکەمان وەکو دەزانی کە لەسەر ئەتەکێتی قسەکردنە تۆ نمونەیەکی زیندوم بۆ بێنێت لە شوێنێک بووی کە کەسێک بە شێوازێک جوابی داویتەوە کە دڵی هێشاند بێت یاخود شتێکت ویستووە بەڵام لەبەرەوەی کە ئەتەکێتی کەسی بەرامبەر باش نەبووە تۆ دڵت ڕەنجاوە ڕاتیکە کەراوچی ینی ئاماژتان بە شتێکی زۆر زۆر جوان داوە مەسەلەی شێوازی دەربڕینی قسە سەبارەت بە کەسێکەوە بۆ کەسێک ئەمە ینی کۆمەلگای ئێمە ڕاستی هەندێک هێشتا فێر نەبووینە فێر نەبووینە مەسەلەی قسەکردن شێوازی دەربڕینی قسە پێویستە ینی فکر بکەنەوە پێش ئەوەی کە قسەکە دەربرن سەبارەت بە کەسی بەرامبەر دەبی فکرکەنەوە بزان تۆ ئەو شێوە ئەو قسە دەربڕی بزان ئەو کەسە لێتە ڕەنجێ ئەم کەسە ئەم قسەی تۆ بەردێکی فراوانی وەردەگرێ یان وەرناگرێ ئەمە بەڕاستی شتێکی زۆر زۆر ناخۆشە بەڵێ زۆر جار دەبینی لە ئینسانێک بوویمە یان لە شوێنێک بوویمە مەعامەلەیەکم کردووە کەسێک هات لەو لە ڕاهاتووە قسێکی کردووە ڕاستی دلم ڕەنجاوە زۆریش ئەجا مەسەلەی قسەکردن سەبارەت بۆی کە دڵی خەڵک بڕەنجێنی ئەمە شتێکە ینی بە شەخص دەگۆڕێ شەخص هەیە شورستیش ئەوە برم کەسەکە شورستە ینی خەڵک لی ناڕەنجێن زۆر باشە وتە شتێکی باوڵە ناو خەڵکی ئەم خەڵکە ناسراوە و کە شەخصە ناسراوە لی ناگیرێ بەڵام بە تەکید خەڵکش هەیە بە قسەیان زۆر جوانە و قسەیان زۆر خۆشە و خەڵک لی ناڕەنجێن قسەی خۆشە و بە شەخص دەگۆڕێن خەڵک باوەڕ پێ بکەستە شەخص هەیە لە منداڵیەوە تا ئێستا خەڵک دەڕێن ئەو کەسە لە منداڵیشەوە تا ئێستاش هەر قسەی هەر دلی خەڵک دەڕەنجێنی ئەوجا کاک جیار ئەوە دەزانی ئەوەی کەدەیکەی بەرامبەرەکەی وەردەگری بۆ نمونە ئەگەر مۆزەفێکی فەرمانبەرێکی حکومی لە ناو فەرمانگەکەدا بە جوانی معاملەیەک بەرەوە ببات بەخۆشی کابرا بۆ نمونە هیچ لەو شتانە نازانێت ڕوتی نوشتیوانە دەبتوانێت یارمەتی بە کە ئەو کەسە بێتن دەستخۆشی لێ بکە کەسێکی تر بێتن دەستخۆشی لێ بکات لە کۆتاییدا هەست بە هەستێکی زۆر زۆر خۆش لای دروست دەبێت چەند کەس دەستخۆشی لە من کردو ئەمڕۆ کەواتە ئیشێکی باشم کردووە بێگومان نەتیجە دەردەکەوێت شنەکەی باش دەبێت هەرچەندە کە بەرامبەرەکەت کاردانەوەی لە بەرامبەردا باش بێت لە هەر ئیشێک لە هەر کارێکدا نوشتیوە نازانم نا ڕەنگە لە ڕۆتینات مەسەن ڕۆژانەش کە خەڵک بەرچاوی بکەوێت ئەمە زۆر زۆر گرنگە زۆر زۆر سپاس کاکدیار لە خەلیفانەوە لەگەڵمان بووی کەسی دیکەمان هەیە لە دۆکەوە کاکچیە سپێد باش ڕۆژ باش کالیمێڕە یا من بوو ڕۆژ باش یا من بوو سبێدە باش یا ڕاوچی بوو تگەرێکی بخێن هاتی سەرێ بوو سەر چاوێ من کالیمێڕە بە یۆنانی بۆ هەردووتان یۆنانی چێ کالیمێرۆ کالیمێڕە بەڵێ کالیمێرە فلام کەرتۆن بوو کالیمێرۆ وحەز نەکرێ نەدیتێ ئەو چیچکیا مریشکێ هەیە یا ڕەش کالیمێرۆ ناوی کالیمێرۆ چووکە مریشکە هەیە و چ ژێر بێژن جوچکە ئەوە ڕەش کالیمێرۆ بوو کالیمێرایە بیابانی حال زۆر زۆر سپاس بۆ پرۆگرامەوە مەمنون گەلەک سپاس بووتە کاک چییە تابروکەت چه هەیە بۆ مەژۆرێمە تا چەند گیریگە مرۆڤ بکاری بێت ئاخافتنێت خۆش گەل خەڵکی بکە چاو بکاری بێت ئەتەکێتی ئاخافتنی هەر ڕۆژ لەگەل کەسێک بەرامبەر تو باشکەیت بەڕاستی هەر کەسەرەتا وتم ئەوە تەوەرێکی زۆر زۆر گرنگە بە تایبەتی ئەوە تێکەنا جێگای داخە لای کۆمەلگا ئێمە زۆر زۆر من نایبینم بە زۆر ینی زۆر زۆر ناخۆش بنمونە کە سەیری دایرەیەکێکی نەخۆشخانەیەکێکی یان شوێنێکێکی کە پێویستی پێێتی ڕاستی زۆر زۆر شێن پێم کە تۆ دەستخۆشی لێکەی کە ئەو خزمەتگوزارن کە بڵێن پێشکەشی تۆی کردووە ینی بەداخەوە لە شوێنی تر هەیە بوومە دەچا بەبا گەشتێک دەکوێ ئەوە وا دەزانیت کە تۆ تعدانیەکێ دەکەی بەڵام هاتم شت بخۆم بکردم ئەوە چی بۆ ئەمام لێ دەکەی درستە یعنی بە شێوەیەکێ گشتی کۆمەلگای ئێمە لە هەر شوێنێک بی لە دایرەکە ئیشەکەی یان هەتا لە تەشەقان بێت یان لە بەزارگایەک ئیشەکەی پێویستی بزانێ ئەوەی کە سەردانت دەکات ئەوە تۆی خۆشی دەوێت جوانە زۆر جوانە بێگومان ئەوە پێویستیت بێتە تۆش لەوێ کە خزمەتگوزارێک پێشکەشێکەکەی ئەوە لە دڵدا بێت کە تۆ
بێ بەرامبەرشت پێشکەش ناکەیت ڕاستە يعني برمنا من دەچم بازارگای شتێک دەکڕم ئەوە من دەچم پارەک ئەدەنێ شتێک ئەدەنێ کە ئەو پێویست پێیەتی ئیدان لەسەر ئەوە چۆن بڵێن فاڵدە لەسەر ئەوە ئەبێ ڕێز لە من بگرێت چکە من پارە ئەدەنێ ئەو پارە هەموو شتێک بخۆی پێ دەکڕێ وایان بێگومان کاکچیا گوتنێتە ڕاستن دروستن زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بێگومان خوارد لەگەڵ ئەوەی کاکچیا باسی دەکە زۆر مهمە بەڕاستی ینی بۆ خۆم چەند جارێک مەسەلەن کە دەچمە هەر شوێنێک وەکو کە پێشتریش ئاماژەمان پێکرد ینی پارە دەدەی بە کەسی دوکاندار یاخود لەنا پاسێک دادەنیشی بە کەسێک دەڵێ کە ئەم پارەیە بگنێتە فلان شوێن ینی زۆر خۆشە دڵت خۆش دەبێ و کاتێکە کەسەکە بە دڵێکی خۆشەوە بە خەندەیەکی جوانەوە ئەمانەتەکە دەگەی زۆر باشە زۆر مهمە ئێستا با پرسیارێک بکەم دوو فڕۆکە خانەمان هەیە نیە هەولێر سلێمان بۆچی دۆکنیەتی چی بۆچی دۆکنیەتی هیوادارین لە دۆکیش بکرێتەوە گەشتەکانمان زیاتر ئەو مەسەلەیە بکەمەوە گەلێک باشە ئەم هەفکار ژێوەر بگرنج قەرهەنجیرێ و ماسترانێک ئامادەکردە و گوڵستان ژیان باش سەرچاوە عزیزی بە قوربان ڕۆژ خۆشەویستم بۆ ساف جوانەکەی ڕادێ جوانەکەی ڕوودا هەیە بۆ سەکردنی زۆر سپاس ڕاستی تو چۆنی زۆر باشم کاکاوکار جناب چۆنی خەڵکی قەرهەنجی چۆنە ڕۆژ خۆشەویستم بە تەیە زۆر سپاس بۆ هەستە جوانت کاکاوکارگیان باسەکەم بە قوربانتەوەرەکەتان لەسەر ڕێزکردن لەسەر ئەتەکێتی قسەکردنە وەکو چۆن هەموو ڕۆژێک تۆ بە ئەتەکێتێکی جوانەوە قسە لەگەڵ ئێمە دەکەی هیوادارم ئەمڕۆژ هەندێک قسەی خۆشمان بۆ بڵێ هەندێک شتی باشمان بۆ بڵێ تو تەنێ بە قسەی خۆش لەگەڵ بەرامبەرەکەی پیاسەدانی هیوای لەگەڵ قساکە ئەو بەڕقی جادەدا ئەو ئەنە خۆتە حەز بە شتێکی بەسەکە تەنە بە نەرمی قسەکەی لەگەڵ ئەوش دڵ خۆشینا ڕێزی لێ بگیری ئەو سەرکەوتوو بێ لەگەڵ بەرامبەرگەمانە قسەی خۆش وانا تشتكري كهراتي كابرانا بترد جات لا تحزق تشيانا كري زور راس نمونه يا زور بهواين كوشتن الراديو كري كاي راتي باركن يا ذكر كابراي خامسان اما تربوا يعني بزود يعني تعرف لين قبلاش لاعبه خشبو خواز اخواتنا زور سپاس بۆ پەیوەندیەکەت کاکاوکار لە قەرهەنجیر لەگەڵمان گۆرانیە لێ بدەین گۆرانێک هەیە گولستان لە بانیەوە دەڵێ گۆرانێکی تایبەتمێ دەبا گوێ لێ بگرین زانین چییە Donne-moi une suite au Ritz, je n'en veux pas des bijoux de chez Chanel, je n'en veux pas. Donnez-moi une limousine, j'en ferai quoi? Offrez-moi du personnel, j'en ferai quoi? Un manoir à Neuchâtel, ce n'est pas pour moi. Offrez-moi la tour Eiffel, j'en ferai quoi? Je veux de l'amour, de la joie, de la bonne humeur. Ce n'est pas votre argent qui fera mon bonheur. Moi je veux crever la main sur le cœur. بونجوار قال خوش نا بونجوار اف سرانك فرنسيه بويك يعني بحثها حسكرنت كبحثها خوشويستيت بيجي اگر شانل جمر بينت ايفل جمر بين ما زت بكمش غات ليموزين جمر بينت تشج ليموزين بكم حسكرنا خد من بهرجو ازبمرن دستك لسد لي منها واو قالك زاز زاز نبي هنرمند زازا وآوات سليمانية باني باش كاكاوات من هەڵەبجەی ئازارم هەڵەبجەی چارە ناکرێ جارێت دەم بەگوێی دنیا بە شەرم دایان بگرێ پاری سێ قەتبار مەکرد لە سێبم کەن بێڤەری ئارەزوم بێشکاوە و دڵم ناچێتە سەری ساڵتۆڕ و هەناسە سوار مات و دڵتەنگم خەیلێ وەختێ دەنگ ئەم بڕێ و دەنگ ناگاتە ئابابەیلێ ئەم کاتەی ئەو دوو گوڵە جوانە باش دەست خۆش زۆر سپاس بانی باش کاک ئاوات شارێکی خۆش هەستێکی ناسک و ئەتەکێتێکی جوان زۆر سپاس ساخانکانی وڵاتی بەرەوەی دەست بە بەرنامبەری دەست بە قسەکان کەم بەسەرتەوە و باسەکانی تر بەڵێ وڵاو ڕێز بۆ ڕۆحی هەموو ڕۆحی پاکی هەموو شەیدانی هەڵەبجە کە سرینێ
ئامین یادی ئەو کارەساتە جارێک بڕێ بەڕاستی کارەساتێکی جارێک بڕبوو بەقەت لە بیری هەموو کوردەکانە بێگومان ڕاست. بێگومان لەسەر تەوەرەکەی بەڕێزیستان بەڕاستی ئاگەکەم هەن بەڕاستی قسەکردن نازانن یانی تۆکە قساکی دێتە لەگەڵ تۆ قساکەم کەسورەکانی منی تۆ قسەکەم بەڵامی قسەکەمان پێ بڕێ ئێکاکە قساکەم من سەدەرەوەم بە خەڵکی تریش بەجۆ لەگەڵ دوو کەس ئەدانی شو قسە ئەەکەین وایە کەسی پێم لە پڕای خۆی خۆی قسە دەکات بزانە مۆزۆ بزانە مۆزۆچیاندا تۆ خۆزی دێخە تۆ لە خۆتەوە قساکە ئێمە قسە ئەگەر تۆ بامە قسەکەم کە ئەو کاتە تۆ قسەکە تۆ قسەی خۆکە وایە نا بێگومان شتێکی ئەو کەسانی ئاجیان پێداڵنەوەنەوە باسی شتێکی تایبەت دەکەی لە هەر شوێنێک بی یاخود هەر برادری خۆتە هاوڕێی خۆتە لەگەڵت دانیشتووە لەسەر یەک مێزی لەسەر شوێنێکی گشتی دانیشتووی تۆ لەگەڵ برادەکەت باسی شتێکی تایبەت دەکەی بەڵام لە پڕەکە ئەرێ مۆزۆ برادر ئەوە چ پەیوەندێکی هەیە یاخود ئەم شتە چی بوو ئەرێم شتە بوو ئاوایە کاکە گەمە خەریکە قسە دەکەن هەندێک کەس هەیە کە بۆ من بۆ موبایل خەریکە نێرێتەوە لەولە دەزای مەوزۆی چیە هەندێک جارێکواگەی لە بابەتەکە شێ بەس خۆی لە مەوزوعەکە لا دەدا چم لەبینیوە بەڵێ کاک پێشتی تری سێ بەڕاستی ئێستا بۆ لای خۆمان لای هەموو کوردووایە کە یەکێک قسێکی بەنوە ئەگرکات ئێمە پێڵێن فڵان کەس قسەی ڕقا دەخۆشەن نییە سەر نییە بەدومێکی لە ڕەنگەی ترەوە ئەو قسێتا بەڵام ئەو خۆی تەبیعەتی وایە چی بێت کە قسێکی کات قسە لە ڕووە ئێمەش پێڵێن قسەی ڕقا کە قسە ئەکات دەستێکی بەوە شێنی خۆش لەو ڕەنگە لەو نەچێت ئەو قسێکە پێجووی تێ بێشێنی بەڵامی تەبیعەتی حاڵی خۆی واچی کات زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاگاوات لە سلێمانی و لەگەڵمان بوو دەزانی گولیستان جگەلەوەی کە کەسی بەرامبەر ئەنی فەیسێکی ناشرین پیشان دەدات مثلەن وا خۆت پیشان دەدات کە تۆ ڕقت لەو کەسە بێت هەر بۆ خۆی سروشتی و کەسەوە بەڵام ئینسان زۆر ئەگەر شادوانیش بێ بەڵام ئینسان زۆر جوانە زۆر باشە کە خەندەی لەسەر لێو بێدایم لەگەڵ کەسی بەرامبەر دەزانی چەند خۆشە کەسی هیوادارم بۆی کە ئەتەکێتێکی جوانمان هەبێ بۆی کە دڵی بەرامبەرەکەمان نەئێشێنین پێویستە کە خەندەی جوان بەرامبەر یەکتری بکەین پێویستە کە قسەی خۆش لەگەڵ یەکتری بکەین بۆ ئێمە بەردەوام دڵڕەقی بەرامبەر یەکتری بکەین بۆ بەردەوام ئێمە دڵی کەسانی بەرامبەر بڕەنجێنین خۆزگا هەموو کەسێک لە ئێستاوە دەست پێ دەکات کە ڕێز لە بەرامبەرەکەی بگرێت کە قسە بۆ بەرامبەرەکەی بکات بە هیواین ئەوەی هەر کەسێک کە گوێ لە ئێمە هەر کەسێک کە بینەری ئێمەیە بە هیواین ئەمە جێبەجێ بکەن العلامة والفقيه راوچی دەست خۆش کۆمنتی زۆرمان بواتە بیخوانێ پاش ناوبەر چونکو کوتاوالمان هەیە 4 دقە 5 دقە دەگەڕێن وڵاتە
هەرێمی کوردستان دەکات. ڕاوێژکارێکی سەرۆک کۆماری عێراق دەڵێ سەرۆک کۆمار تاکە پارێزەری دەستورە و مافی ڕەتکردنەوەی ئەو یاسایانەی هەیە کە پێشێلکاری دەستوری تێدایە و دەژڵێ لە یاسای بودجەی 2010 عێراق 31 پێشێلکاری تۆمار کراون کە حوتیان پەیوەندی بە هەرێمی کوردستان و بودجەی هەرێمی کوردستانەوە هەیە. فەرهاد عەلاءالدین ڕاوێژکاری فەواد مەعسووم سەرۆک کۆماری عێراق لامیانی بەشداریکردنی لە بەرنامەی ڕووداوی ئەمڕۆی رادیۆ و تەلەڤیزیۆنی ڕوودا و لەبارەی داواکاریەکانی سەرۆک کۆماری عێراق بۆ هەموارکردنەوەی یاسای بودجە ڕایگەیاند کاتێک ئەو یاسایە دەگەڕێتەوە پەرلەمان دەبێت پەرلەمان وەڵامی ئەو نامەیە بداتەوە کە ئاوڕەتکردنەوەیە لەسەر و دەبێ بڕیارێک بدات کە چۆن مامەڵەی لەگەڵ بابەتەکە دەکات. یەکێتی ئەوروپا بڕیاریدا بەشی دووەم لەو پارەی بۆ ڕێکەوتنی کۆچبەران لەگەڵ تورکیا لە ساڵی 2016 ئیمزای کردووە بۆ ئەنقەرە بنێرێت بەڵام نەک بۆ حکوومەت بەڵکو بۆ کۆچبەران. دیمیتریس ئابرامۆپۆلۆس کۆمیساری کۆچ و کۆچبەرانی یەکێتی ئەوروپا ڕایگەیان تورکیا وەک گوتوبووی هۆکار بووە بۆ کەمکردنەوەی گەورەی ژمارەی کۆچبەران بۆ یەکێتی ئەوروپا. لە بەرامبەریدا کۆمیساریای کاروباری داوسەیەتی یەکێتی ئەوروپا یۆهانس هان ڕایگەیان هاوکاریەکە وە کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپا بۆ دەوڵەتی تورکیا نابێت بەڵکو ڕاستەوخۆ بۆ ئەو 3 ملیۆن کۆچبەرە دەبێت کە لە وڵاتە هەن بەوەش هاوکار دەبێت بۆ 500,000 منداڵ کە بچنە قوتابخانە. دوای پێکەنانی حکوومەتێکی هاوپەیمانی لە نێوان پارتە سیاسیەکانی ئەڵمانیا ئەنجێلا مێرکل بۆ جاری چوارەم وەک ڕاوێژکاری ئەڵمانیا هەڵبژێردرایەوە. لەو چوارچەوەی پێکهێنانی حکوومەتی نوێژدا هایکۆ ماس ئەو وەزیری دەرەوەی ئەڵمانیا دەست بەکار بوو جێگای زیگمار گابریێلی گرتەوە. ماس سەربا پارتی سۆسیال دیموکراتی ئەڵمانیایە و پێشتر وەزیری دادپەروەری و بارگریکردن لا مافی بەکاربەر بووە. بڕیارە لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونیدا سەردانی پارێزی پایتەختی فەڕەنسا بکات لەگەڵ هاوتا فەڕەنسیەکەی کۆڵ بێتەوە. هەر شاد بن. ڕوودا و بەردەوام نوێبوونەوە. رادیۆ ڕوودا و 102.7 بۆ بەرنامە ڕاستەوخۆکانی رادیۆ ڕوودا و پەیوەندی بکەن بەم ژمارانەوە 0750 531 0008 0750 531 0009. دووبارە سلێیا ڕاوچی سلااو لە هەمووتان سلااو لە گولستانیش کۆمنتی زۆر زۆران بات و باندە کۆمنت بخوێنینەوە. بێکەس دەڵێ بانی باش کاک بێکەس توش بخێنە ئەکیدی علی ئەحمەد بێ سلااو لە دادا گولستانی گوڵ و سلااو لە دادا گولیستان. ناوەڵا نابێژیت دووبارێک دادا گولیستان بێژیت سلااو لە دادا گولیستانی گوڵ و سلااو لە کاگراوچی ئەزیز خالیت بانی باشتر حسێن مستەفا سلااو لە گوڵی جوان خۆت گوڵی سابەخێر چنوور لە هەورەمانەوە سلااوتان لەبێ سلااو لە تۆش ڕێستان ژەولێرێ ڕێستان بانی باش دەستخۆشی ئەو بەرنامەتان لێ دەکەم. زۆر سپاسی. یەکەم شت پێمان بڵێ ئێستا خەڵک دەڵێ دەبێت ڕێستان یعنی چی بێ مانای چی بێت؟ ڕێستان مانای کاتی خۆی عەرەب بە پێشکەوتنیان دەگۆ ڕیسان بەڵێ بەس ئێستا ئەو زاراوەی زۆر بەکار نایە. بەکار نایە عەرەبیە؟ بەڵێ عەرەبیە و کۆنیشە نە ئێستا. ئای کوردەکەی چییە؟ کوردەکەی پێشکەوتنە. پێشکەوتن ئای پێشکەوت پێشکەوت تەواو ناو دەکەن بەکات پێشکەوت باشە زۆر بەرنامەی باشە و زەروریشە لۆ ئەو سەردەمەی بەڕاستی بەس یعنی پێشنیارێکم هەبوو دەبواە ئەوەشی لەگەڵ بواە ئێمە دەبە ئەتەکێتی گوێگرتنیش بزانین بێ لەوەی کە قسەکردن بێگومان کە زۆر زاری وا هەیە ئینسان قسەچی دەکات تو ئەگەر بە غەڵەت تێی گەیشتی بە معنای وەیە تێگەیشتنی زەرورە وەک ئەوەی کە دەیڵێ بێگومان ڕاستە ناشکرێ ئێمە لە کۆمەلگای هەموو کاتێک ئەو قسانەی کە بەدڵی ئێمەیە بە ئەتەکێتێکی باش لە قەڵەمی دەین و ئەوەی کە بەدڵی ئێمە نییە برێن وڵای هیچ و ئەوە احترامی نەگرتین و باش نییە بەڵام هەر شوێنێک ئەو ڕۆکە پێویستە ئینسان مەسەلەن لە لای نەخۆش جۆرێک شێوازە قسەی هەیە لە بازار شێوازەکی هەیە مثلەن لە قوتابخانە شێوازەکە لە ڕاگەاندن شێوازەکە لە ماڵی خۆت شێوازەکە هەموو کەسێک ئەو ڕۆ بەپێی ئەوەی کە تێگەیشتنی خۆی هەیە لە شتەکان ئەوها وێنایی مەوزوعەکان دەکاتن داری وا هەیە مثلەن تۆ لە شوێنێک دانیشتی 20 کەسی لێە ئەو 20 کەسێت
تو ناکرێ قسەیەک بکەی بە دڵی هەر 20 کەس بی ڕاستە احتیمالە لەو 20 کەسەیە 5 کەس بە دڵیان نەبی ناکرێ ئەو 5 کەسە لەبەرەوەی قسەکانیان بەدڵ نیە برێ وڵی کابراایکی بێ ئەترام بوو قسەکانی هەو نەبوو کەلۆ بەدڵی ئەو نەبوو ڕاستە ئەمە دەبی کە کابرای بەرامبەر قسەمان لۆ دەکا یەکەم چیز دڵی خۆمان تەمەشان نەکەین قسەکە بەگشتی باسی ئەوە کارێکی باشە و دەستخۆشیشتانە زۆر سپاس بۆ کاک پێشکەوت کاک ڕاستە لێرە لەگەڵمان بووی کاتێک خۆش کیمان چێمان لەگەڵ بوو شەڵاو لە هەولێر لە هەولێر کاک شەڵەبانی باش بەیانی باش کاگڕاوسی گوڵستان خان زۆر سپاس کاک شەڵاو وڵا سەبارەت بە شێوازی قسەکردن وڵەکەی ئەقڵیەتی کەسەکان دەگۆڕێ سابنی نامم پار لە بازاڕی لەنگەی پێڵاوەکەم کڕی لە دوکاندارەچی بەڵێ ئۆکەی پێڵاوەکەم کڕی بە 3 ڕۆژ پێڵاوەکە دڕا بەڵێ سوپا ڕێم بۆ شوێنی کەتەوە پاش هەفتەچی پێڵاوەکەم دووریە و لە پێم بگوتم کاکە و پێڵاوم لە تو کڕی هەفتەک پێژێستا بە 3 ڕۆژ ڕاوەستا دووریتنەوە ینی زۆر بە سلوبەچی ناشیرن زۆر بە شێوازەکی ناشیرن جوابی دامەوە اینجا پێڵاوەکە خۆی مۆدلەکەی باش نەبوو یانەوە تا تۆ بە نرخێکی گرانیش کردو لە مان کاتی بە نرخەکی نرخەکەی وا گران نەبوو نرخەکەی ئەرزان بوو بەس پێڵاوەکەم پێ جوان بوو زۆر بە تووڕەیەوە گوتی لۆ خۆتی پێڵاوی مارکت لە من نەکڕیە زۆر بە تووڕەیەوە لە خواردیش نهاتم مارکە بکڕم لێرە هاتم شتێک بکڕم مەردلانی کەم بەشی مانگێک بکات وەڵا ڕۆیشتم ئەوە پار تەوان پار ئەو ساڵ چمۆ هەمان شوێن بەس لەو دوکانە نا دوکانە چکە پێڵاوەکەم کڕی باسی ئەو شتم لۆ کرد وتم پاردا پلانکە شوێن دوو کۆڵان پێڵاوەکەم کڕیەوەەوە ئەو سلوبەکەی وا بوو ئەو دوکانەیە ئەو ساڵ پێڵاوەکەم لۆ کرد لێ کڕی زۆر قسەی خۆر بوو زۆر قسەمان کرد و پێکەنین و ئەوە وتی وەڵاوە برامە لە بینی دوو برادە ئەدێگەر کەسێک جیاواز بێ لە فکرکردن و لا بیرکردنەوە و لە قسەکردندا جیاواز بێ ڕاستە حکمەتەکە زۆر پێکەنین گوتم باشە لێ وایە گوتیەوە هەلە ماڵێژ وایە لە دەرێ لە دوو لە هەموو جێک وایە ئیترکاکە بەڕۆ بازارەشی خۆشتە جێوی کاکشاڵاوی شتێک مەدە و جێی خەڵکی دیکە شتێک مەدە کاکە کێشە نیە بڕۆ دوکانەکەش ئیش خۆشت بکە بەس ئەتەکێتت جوانکە قسەکردنت با جوان بێ بۆ دڵی کاک شاڵاو دەڕەنجێنی بۆ دڵی من و دڵی گولستان دەڕەنجێنی کە مشتری بۆ خۆی پێدا شتێکەیە کاگڕاتی ئێستا ئینسانێ مەسەلەن لە ماڵێ یان لە ئێستا مەسەلەن لە جێگایەک لە شوێنی کارەکەی خۆمە من تووڕە دەبم یان لەگەڵ یەکە ئاوە تۆزێک عاجزیمان دەبێت دەچمە جێیەکی کە ئەو تووڕەیی ئەو شخصی بەرامبەرم بە شخصی کە دار دەڕێژم ئەوەش غەڵەتە ئەوەش زۆرە لەناو کورد ئەو شەشەیە وازانم ئەوڕۆ دەبوو خارەمامەند لێرە خارەمامەند ئێستا پەیوەندیمان کردو دێتە دەنگی نەبوو کاک شاڵاو زۆر سپاس بۆ پەیوەندیکەت لەگەڵمان سپاس بۆ قسە جوانەکان لەگەڵ هەردووکیان قسە بکەین لەگەڵ کاک شاڵاو لەگەڵمان منەوە کاک شاڵاو خارەمامەند لەسەر خەت باش گەیلت جەنە خارەمامەند بەیانی باش وای بەیانی باشتر گولستانی بەڕێز بەیانیت باش خارەمامەند بەیانیت باش ینی باش کاکە ڕاستی ئەوەش کاک شاڵاو پرسیاری تۆی دەکرد خارە دەزانم جێم لێ بوو گولستان خان فەرمۆ ئەو لۆ خێزانەکەم ڕوچی لە تو دەبتەوە خاڵۆشن بە بۆ ڕقی لە من دەبێتەوە سبەی لە لۆر کلێ دەبتەوە باقسەی بکە خارەمامەند بەیانی باشیانەکەم بەیانی باش ئەو پیاوەم دیتە سغەدرم لێ دەکا ڕۆژتان بە جواب نان و هەردووکتان ڕۆژێک وەرن بێنە لایەوە ماڵێ قوربان دەم لە مادە زۆر قسەی خۆشێ بۆتان دەکەم خۆشحاڵ دەبین وەڵا بە خۆشحاڵیەوە گەورە دەبین ئێمە بینە ماڵی ئێوە بەس بۆ ڕقت لە من دەبێتەوە یان خارەمامەند سەحبەت دەکا في صعوبات دەکەم صعوبات وڵاتی با ئەم دەزانم کەسێکەیە دەرێ هەردووکانم خۆش دێ کاکەڕاتی و زۆر سپاس ڕێز و خۆشەویستی زۆر زۆرمان بۆ هەیە دەستی ماچ دەکەین ئەوجە چێ ڕقی لە من دەبێتەوە ڕاوچی خاڵۆشن بەڵێ خارەمامەند بەنسبەت تاوەرەکەتان بەڵێ ئەی کاک شاڵاو چی لێ هات خارەمامەند کاک شاڵاویش لەگەڵمانە
باشە چای ماتەکەم کاکە شاڵاو بەڕێزە چای ئەسماخان ماتەکە هاوکار لە قەرەهەندیر هەموو بیسەران ماتەکە دەزانی گولستان پێشەوەی خارە مامەد باسی تەوەرەکەی بکەیت ینی بەرنامەی و ڕۆژی رادیۆ وا کردووە ینی کەسەکانش لەگەڵبوونەتە خێزان خارەمامە دەڵە هاوکار دەڵە شاڵاو دەڵە ئەسما شاڵاو دەڵێ ئەسما ئەو دەڵێ خارەمە زۆر جوانە زۆر جوانەوە بە هیوای ئەوەی کە سوودێکی زۆر بە هەموو بیسەران و بیرێنە نەرمان بگەێنە لێەوە خەڵک بێتە خێزانی زۆر جوانە ئەو کاکە ڕاستی دەست خۆشی دەکەین بەڵێ خارەمە جمهورە چگەلە زۆرم هەیە لە هەولێرێ بەڵێ ئەرە وەڵڵا دەزانم بە سێستان نهاتنە ناو بەرنامەکەن ئەو یەکێک وا پێیان دەرێم دێن زۆر باشە زۆر باشە کات لە هاوڕێیان نەگرن بەنسبەت تەوەرەکەتان فەرموو تەوەرەکەتان زۆر جوانە ئەمێن بە 6 ساعت لەوە پێش چوومە شارەکی شارەکانی کوردستان ناوی شارەکە ناینم زۆر باشە هەندە پارەم لە ئەڵمانیا سوپە پارەکە کە پێوێن دەرێن بەڵێ وەڵام لە نەقلیاتی هاتمە خوارێ شارەزایشم زۆر بە بێگای نەبوو لە سیارەکی خصوصی ڕای کرد گوتی مامۆستا چێوە دەچی گوتم وڵات بۆ فرانجێ گۆچی فەرم وەرە سوار بە وەڵامی سوار کرد گوتی ئەوش دوکانەکەی ئەوش مەکتەبەکەی تو پارەکەی تو لێیە بەڵێ وەڵامیش دوعابوونم خواست و زۆر کەیفم پێ هات خوارێ مەکتەبەکەی هێشتا نەکرا بۆ بە دوکانێک لە تەنیش مەکتەبەکەی کرابووە ئەمیش سەلام عەلەیکم سەلام گوتم ئەرێ ئەو برادەرە دەبی کەنجم بێ لۆ معامل استعلاماتی ئەو دوکانەی ما توستوانێ وای بەداخەوە ئەنی تەنها پرسیارت لێکردێتەوە هیچی دیکەنا ئەمن تەنها گوتم ئەو برادەرە دەبی کەنجی بێ بەداخەوە توێتی خۆ من دوکان بە دوکانێک پرزدەنیمە خۆ من سەلامات نیمە بەداخەوە تووڕە بووم گوتم هەرچی دەیبدابی کوڕە گوتمە تو دەری دنیات نەدیتە لۆ من چم لە تو زۆر بەداخەوە گوتمە تو استعلاماتی بە پیاوم دانای هاتم سەلام لێ کردی ئەو سوالم لە تو کردە نازانم نازانی ئاشاتی ڕووی جەماعەت بالقیر و جەهەنەم ئەرە وەڵڵا دڵت گەورە شارەش حینەنی ئەو شارەی بە سیارەی خصوصی ڕای کرد ئەمنی بردە پێش دوکانەکەی ڕاستە دوو کەسی ئەنێ هەر لە یەک کاتیشدا کە تۆ مەسەرەن لە ماوەیەکی کووردا بووە دوو کەسی جیاوازت بینیوە ڕاستە مەسەرەن بیرکردنەوە هیچ کەسێک ڕاستە بیرکردنەوە هەموو کەسێک وەکو یەک نییە بەس لە چەند خولەکێکدا وەکو بۆ خۆت باسی دەکەی دوو کەسی یەکێکیان زۆر باش بۆ یەکیان ئەتەکێتی زۆر باش بۆ لە قسەکردایەکی کێش لە بەرامبەردا ئەنیوای ویستۆ شەڕت لەگەڵ بکە ئەنیوات جوابی داویتەوە کە وەکو یەکتر نین ئایا زەلام هەیە چ قسەی لەگە دەکەی حاشا حاضر دەرێ قورسە قورتە نازانی جوابت داتەوە زەلامیش هەیە دەرێ شەکرە دەرێ هەنجینە ئەوجا خارەمە بەرنامەی گۆ دەو بە پێکەنین سوعبات مەسەلەن کراوە وەڵای پێشکەشکار هەیە لە هەندە ڕادوێن ئەمن هەر پەیوەندی پێوە ناکەم بە قورئان هەر پەیوەندی پێوە ناکەم نهاییەن ئەوە ڕئیس وزرایەوە لە سەد تەخەتانیشتیان کەس حساب لۆ کەس ناکەم بەنامەی گۆشتان خۆشە چەند بەڕێک و پێچی دووە بەهیواین بەدڵی هەموو کەسێک بێت ئێمە ڕێز و خۆشەویستیمان بۆ هەر کەسێک هەیە لە هەر شوێنێک لە هەر جێگایەک لە هەر شارێکی کوردستان لە وڵاتانی دەرەوە بێگومان لە فەیسبوکەوە ئەوان ئێستا پرسیار بکەم لە خارەمامەند نازانم ئەستان لە چێ پێشکەشتان شتم پرسیار بکەم ڕۆژی شەمە سەعات چەند لێرە دەبی شەمە سمێنێ جمعایە شەمە وڵا کەیفین گوێ سەعاتەش لێ من باشە بەس ئەمە لێرە ناوی خارەمامان بەداخەوە بەخوای خارەمە زۆر حەزم دەکرد بە سندێک ئیشم هەیە دەبێ ئیشەکان تەواو بکەم بەس ئینشاءالله هەوڵ دەدەم هەر نەبێ لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵتان دەبم و ئەو کاتە بەیەکەوە گفتوگۆش دەکەین و قسەی خۆشی دەکەین ئینشاءالله نازانم حەستان لە چێ پێشکەشتان بەدڵی خۆت ئەخە حەستان نەیە یان لە بە من دەنێن یاڵڵا نا بێگومان بەسەر چاو و خەڵکیش بێ خۆشێکی پێویست بێت محەممەد عارفی کۆپلێک لەلاکەی محەممەد عارفی پێشکەش بە محەممەد عارفی جزیری تا دەبێژە عشان اللواء قلوب اللواء تمك اللواء كامل اللواء واقول لي نو
شبيت ما باني اوي والله قال قديان ودينانا بيانا سبيع يا ضرب لسنقا عشان اللي داياتي والله قال قديان ودينانا سنقا مري بدني عشاني يا لولو من الجاي من اسكري يا اخورا ولا وشي بري ولا كنا سكين يا لولو يا تنك كتاني برقوم كمال قنابيو أزاني مسيتاري كنت مزحتن بالسمع شبيتاني عيشاني علي بن كتابة بكن إشارة مال قنابيو أقورا ولا وشي بري ولا والله داي لاوكي من دون دقاتي ربنا ديني من خراب خلقي امان من توسي سيناستي انا بلبلي كردستان بو محمد حارب بس جور حصلة دنجيوي دكم بس بدا اخوات بعدين يكي تاباز نازانم يا ربي او دنگت خوش بي يا ربي او دنگت خوش بي براستي احساسي كي جوان اگر بعدينيش نزاني اگر همو تبكرمونشي نوغدي دنگی تگل خوشه یا تا نه یک کرمانچی روش گلکس یا تا باز دو گلکس کرمانچی یا تا بادینیه لا همو کاربستانی اراد زور سپاس شاورتین روشی شما مرکی لای درکش خلاص نیش لگل خود بینه عجان بلام خلاص نیش لگل خود بینه خروج بينهم روشی شما که هاتم پیک والله برا قنوات صوتا كيف كي هر دين لي لا والله لا جباوشي كان خوش دبي كساني قالوا هالمشاهر روح سوق وخوش فيستن او برك زعمة بيتن بس ان شاء الله ساعات بس لكير راد بيك والله نازان هلا ديك بيودك هنا مثلا هلا روداو تزامع خلا اسكانها لا روناكيا لا قركي روناكيا نزيك لإسكان بلا لقرأت شرونا بلا ساعات ان شاء الله لي ودم ان شاء الله بخير ويسلسل خير مامت اسبوعهم متان علي له ولي رقم هذا باش كاك علي سلام ردو قرأ زوانا سلام لا توي كولي عزيز وخوشويست ودم بخنده مشغول فيه برنامج تاني براسي برنامج تازول وسركوت وتر توري جوان هذا برجم براسي سركوتونا زور سپاس كاك علي يوادار من سركوت تربن ياك من جات تليفون ما بدكي ما دوم جارنا اري كي بو تلفونك اخر جاي علي احمد اها زور باشا چی تی امرو بتور كمان كاك علي والله تورك دان تورش دو جوانا براسي تورك دو جوانا كيست شلون بين ايما روجانا لما والله كردني قصه كردن مان لا روتينياتي جان مثلا هر دچي بو هر شونك دچي بو هر جيگاك مثلا تو لناو باسي گرینگە ئەو کەسێکە لەگەڵتا لەتن لە پاسەکە لەگەڵتا دادشی گرینگە ئەتەکێتی چۆن بێ مثلا هەندێک کەسێکە دەبینی لە ناو پازدا گولستان زۆر دەنگی بەرز دەکاتەوە خەڵکی دەوروبەری بەزار دەکەوە زۆر ناخۆشە بەڵێ بەڕاستی قسەکەت جوانە وڵای عەزم لێیاکەم ئێستا دوو قسەی خۆش پێی خۆشترە ناک دەنگت بەرزکەی و ئەو پێی یعنی دوو قسەی جوان بکەی جوانترە وایە ڕاستە بێگومان کاک عەلی زۆر سوپاس بۆ پەیوەندیەکەت قسرانك زۆر سپاس بۆ تۆش بەری ئەم پرۆگرامێ بەسەرەف دوو دەبێنن نافکارمان قسرانێک ژمەرامەتە کردن خوابجم انت چشمت وید هندت خو گران کی خوناگیری صلاف کی گوتنت خوش گلمت کی خوابجم انت چشمت وید هندت خو گران کی خوناگیری صلاف کی گوتنت خوش گلمت کی ما تو نواک همی کی چا خدان دلی و عشقت کی ما تو نواک همی کی چا دلی و عشقت کی یان دفید بوی رنگی خودیری دل مرکی یان دفید بوی رنگی
بێژە راوچی چەند کۆمنتێکی دیکە دەخوێنینەوە کە هاوڕێمە لە فەیسبوک دیسان خشەی دێن ئەومان نەخوێندەوە خشەی دێ ناوەڵە خشەی کاک علی ئەحمەد سڵاو لەم کارمەنە زۆر سپاس عباس ڕەشید سڵاو لە کاک راوچی گیان زۆر زۆر سپاس ئەیوب گیان مەهران مەهران داکی لە سلااو سلااو لە تۆش ڕەنجە نەجم دیسان بەڕاستی بەیانیتان ڕازاندێتەوە زۆر زۆر سپاس ڕەنجە نەجم دیسان تەنیا چاوتە مازەکەم زۆر زۆر سپاس ئێمە چاوی تۆ چاوی مازەکەی کاک سوبحی ینی هێویتکم نەتەنێ پرۆگرامێک بپێکەنی هێویتکم پرۆگرامێک بسوود بێ بلانتەوە و مژارێن کۆم بەحسەتکەم گرێک سپاسەتکەم بێ ڕوودا و ئۆڵش جەنگی سعید سلااو لە ڕوودا و لە کارمەندان زۆر سپاس بەناوی منە ویڤا خارەمەمەند ویڤا خارەمەمە تۆ بۆ خارەمەمەند نەچیروان سورچی ببورن نەمتوانی پەیوەندی بەڕاستی هەموو بەیانیان بەنامەکان زۆر زۆر سپاس ئاوێزەخان سلااو سلااو لە تۆش ئەکرەم ساڵحی بەڕێی من کابرا بێزار بۆ زۆر کەس پرسیاری لێ کردووە دوای دوکانێکە بنووسی کەیدا دەخرێت کەی دەکرێتەوە علی سالم باینی باش تۆش باش زۆر زۆر سپاس بیسەران و بیرەنەمان لە فەیسبوک ئەمڕۆ کۆتا ڕۆژمە گوڵستان هەتا هەفتەیەکی دیکە ڕەنگە هەر نەشێمەوە ڕێز خۆشەویستن بۆ رادیۆ نایڕێز خۆشەویستن بۆ هەر کەسێک هەر بینێرەك هەر بیسەرەکە ئێستا گوێ لە ئێمەیە سپاس کە ئەو چەند ڕۆژە بێکەوە گفتوگۆمان کردو سپاس بۆ ئەوی کە لەگەڵمان بوون قسەی خۆشتان کردو هیوادارم سوودێکی گچکە بە ئێوە بگەێنم زۆر سپاس بۆ هەم لایەک سپاسشتەرە ژیراویدراژی هەیەوان چەند ڕۆژان کرد گەرمە بووی کە ئەگەر لێ ڕۆژاشەم بیە هاتمێ بخێراتمان لێ بکەنجداتەوەژی لێش دل گەلێک سپاس ما پرۆگرامان خۆش پێشکەش کرد بێگومان ڕۆژن بێداوێ باشترژی پێشکەش بەهیوان سپاس جوابکارن منژیر کۆنتترۆلێ بێگە ڕۆژێک خۆش.